ئازانی کورسانی و سڵاوتان لەبێت لە میێوارێش لە بەرنمەیەکی تریفایل و دیاردە لەگەڵتانەبی. هیچ خۆشحاڵ نیم بە تەوەری ئەم ئێوارەی بەرنمەکەم. هەر بە هەواڵەکی پشتی خۆمەوە ئاشکرایە کە ئەم ئێوارەیە باس لە چی دەکەین. بەڕاستی هەموو کاتدەمەوێت لە فایل و دیاردەوە گەشتبینی بم بە بینەرەکانم و هەمیشە هۆشیاری و ئومێدبەخش بین لە شاشەکەی کورسانی و بەرنامی فایل و دیاردەوە. بەڵام ئەم ئێوارەیە ئێمە باس لە حاڵەتی خنکان دەکەین لە ئاو لە ناوچە گەشتیاریەکاندا. ئەگەرچی ئێمە دەڵێن حاڵەت، بەڵام ئیتر ئەوەندەی نەماوە کە حاڵەتەکان ببنە دیاردا. تەنها لە ماوەی ئەم ساڵدا ژمارەیەکی زۆر حاڵەتی خنکان لە ناوچە گەشتیاریەکاندا هەبووە. ئێمە دەمانەوێت ئەم ئێوارەیە لە فایل و دیاردەوە باس لەوە بکەین کە هۆکارەکانی زیادبوونی حاڵەتەکانی خنکان لە هەرێمی کوردستاندا چییە. دەزانین لەگەڵ هاتنی وەرزی گەرما گەشتیارێکی زۆر ڕوودەکەنە هەرێمی کوردستان و هەر خۆشمان ئیتر کە وەرزی بەهار و بەرەو هاوین دێت و منداڵ دەبێتە پشووی، دەمانەوێت کۆتایی هەفتە لە سەیرانگاکان و ناوچە گەشتیاریەکان بەسەربەرین. بەڵام بەداخەوە بەشێکی ئەو خێزانانەی یاخود ئەو گەشتیارانەی کە دەچنە ناوچە گەشتیاریەکان شایی و خۆشیەکەیان لێ دەبێتە شین و دەبێت بە پرسە و بە خەمباری و بە نائومێدیەوە بگەڕێنەوە. ئەویش دوای ئەوەی کە کەسێکی خێزانەکەیان لەگەڵ خۆیان نابنەوە بۆ ماڵن. جا ئەمە یاخود منداڵێکە بە نەزانی و نەشارەزایی دەکەوێتە ناو ئاوەکەوە و بەداخەوە گیان لەدەست دەدا، یاخود گەنجێکە کە دەیەوێت لە ناو ئەو ئاوەدا مەلە بکە، بەڵام هەرچەند شارەزایی باشت لە مەلەکردن هەبێ، ڕەنگە ئەم ئاوانە بۆ مەلەکردن گونجاو نەبن. جا گرنگترین ئەو هۆکارانەی کە بووە تا هۆی زیادبوونی ئەم حاڵەتانە، تیمەکان ئەو بربەستانەی کە پێویستە لە بەردەم ئاوەکاندا هەبن، ناوچە گەشتیاریەکان چی لەمانە هۆکارن و پێویستی بە چارەسەر هەیە تاکو و ئیتر حاڵەتی وەها دووبارە نەبێتەوە. ئێمە ئەم ئێوارەیە لە فایل و دیاردە لەسەر ئەو بابەتە گفتوگۆ دەکەین. هاوکارم راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر زۆربوونی حاڵەتەکانی خنکان و ئامارەکان لەم ساڵدا لەسەر خنکان چیمان پێ دەڵێن. پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین، دواتر لەگەڵتان بەردەوامە بین. فەرمووی. زۆری ژمارەی حاڵەتەکانی خنکان لە ناوچە جیاکانی هەرێمی کوردستان لەم ساڵدا وەک زەنگێکی مەترسیدار تەماشا دەکرێت. زەنگێک کە پێویستی بە هۆشیاری گشتی و تونکردنی ڕێنمایەکانی سەلامەتیە لە شوێنە گەشتیاریەکاندا. چیرۆکە خەمناکەکانی خنکان هێندە بە ئازار و کاریگەرن، پرسە و خەمی قوڵیان لە دڵی هەماندا بەجێهێشتووە. چیرۆکی خنکانی ڕوقێش لە سەراستی عێراق زۆرترین کاردانەوەی لێکەوتەوە. دوای 9 ڕۆژ لە گەڕانی بەردەوام لە نێو ئاوە ساردەکانی هاوینە هەواری زەڵم و ناوچە سەختەکانی هەوراماندا، تیمەکانی حکوومەت و تیمە خۆبەخشەکان توانیان تەرمی کچە گەشتیارە تەمەن 11 ساڵەکە ڕوقیە بدۆزنەوە. ئەم ڕووداوە بوویە یەکێک لە تراژیدیاترین حاڵەتەکانی خنکان لەم ساڵدا و کاردانەوەیکی فراوانی لەسەر ئاستی کورسان و عێراق لێکەوتەوە. وەک دەزانن کە ئەم ساڵ بەرسین ئاستی خنکان لە سنووری پارێزگای هەڵەبجە تۆمارکراوە 3 حاڵەتە تاکو ێسە کە ئێمە تازە لە مانگی شەشەمی بەرەو مانگی حەوت دەڕوین لە کاتێکە کە ساڵی پار تەنها ئێمە 2 حاڵەتمانە بۆ ئەم ڕێژەیە بۆ پارێزگای هەڵەبجەوە بۆ ئەم کاتێکە هێشتا نیوەی یعنی ساڵەکەتەوە بۆ ئامارەکە بەرزە بە تێکرا ئەتوانین نەک تەنها لە پارێزگای هەڵەبجە لە هەموو هەرێمی کوردستان ئامارەکانی خنکان ڕێژەیەکی زۆر بەرزیان تۆمار کردووە بەداخەوە. لە ڕوودانی خنکانی کچە گەشتیارە عەرەبەکە هەڵوێستی کەمیێنەی مرۆڤ دۆستانی خەڵکی هەڵەبجە و خوڕماڵ و سێسایەق بوویە مایەی قوڵکردنەوەی برایەتی لە نێوان پێکاتەکانی عێراقدا. ما قصروا والله الناس خطايا هم 9 أيام يبحثون ويانا يوم من بعد يوم. زۆر سپاسیان دەکەم و ماندوو بوون کەم تەرخەمیان نەکرد. 9 ڕۆژ بەردەوام دەگەڕان لە بەیانیەوە تا شەو دەگەڕان بە بێوچان، نەک تەنها غەواسەکان بگرە هاوڵاتیانیش بە پەرۆشەوە دەگەڕان.
حکومەتی خۆجێیی و ئیداری ناوچەکە و پارێزگار و هێزە ئەمنیەکان و خەڵک ماندوو بوون لەگەڵمان هەمویان هاوکارمان بوون و تیم کاریان دەکرد دەچوونە ناو ئاوە ساردەکەوە بۆ ئەوەی تەرمەکە بدۆزنەوە دوکانداران دوکانەکانیان دادەخست بۆ ئەوەی هاوکاریمان بکەن ئێمە سوپاسی هەمویان دەکەین کە بەم شێوەی هاتن بە دەنگمانەوە بەجێیان نەهێشتین ئەو هێمایە لە دڵما شیرینە و پیرۆزە گەل لەسەر سنگی شملای بدەم ئەوە لە ماڵەکەم هەڵی دەگرم و دەیپارێزم چونکە ئەوە هی شارێکی ئازیزە و خەڵکی هەڵەبجە پێیان بەخشیم کاتێک چوینە مۆنۆمنتی هەڵەبجە پێیان بەخشیم و سەرخۆشییان لێکردم ئەم لۆگۆیە فەخر و شانازیەکی گەورەیە کە کرا بە کراسەکەمەوە لە دوای ئەم ڕووداوەوە حکومەتی خۆجێیی بربەستێکی زۆر تۆکمەیاندانە بۆ ئەوەی کەسی تر ڕوبەڕووی ئەم کارەساتە نەبێتە و ڕێکاری توندیش دەگرنە بەر بەرامبەرەو کەسانی ڕێنمایەکان جێبەجێ ناکەن من هەرگیز ناڵێم ناگەڕێمەوە بۆ هەڵەبجە پشت بەخوا بەردەوام سەردانی ئەو شارە خۆشەویستە دەکەم چونکە زۆر بە مەردانە هاتنە پێشەوە لێمان بە پێیەوە ئامارانەی دەست کورسات نیوز کەوتووە بەهۆی زۆری بارانبارین و نەشارەزایی گەشتیاران ڕووداوەکانی خنکان لە هەرێم و ناوچە دابڕێنراوەکان زیادی کردووە بە شێوەیەک لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا لە کەرکووک 10 حاڵەت لە هەولێر 9 حاڵەت و لە زاخۆ 8 حاڵەت و لە شاری خورمات و 4 حاڵەت لە هەڵەبجە و سلێمانی و گەرمیان لە هەر شارێکیان 3 حاڵەتی خنکان تۆمار کراوە لە ڕاپەڕینیش 2 حاڵەت و لە شاری کۆیە 1 حاڵەتی خنکان تۆمار کراون سەڵاح جەمیل کورسات نیوز هەڵەبجە دووبارە سڵاوتان لەبێت ئازان لەگەڵتان بەردەوامە بین کۆمەڵێک میوانم ئێوارە لەگەڵێمە ئامادەیان هەیە کە دەمانەوێت بەیەکەوە باس لە ئەو گرفتانە بکەین کە بۆتە هۆی زیادبوونی حاڵەتەکانی خنکان لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بەسپاسەوە سمکۆ سالار قایمقامی هەڵەبجە لە ستۆدیۆ لەگەڵێمە ئامادەی هەیە کاک سمکۆ زۆر بەخێر بێت ڕائید ئارام عەلی وتەبێژی بەرگری شارستانی سلێمانی بەسپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی لەگەڵمان ئامادەی دەبێت کاک ئارام بەڕێزیشتان زۆر بەخێر بێن کاردۆ عەبدوڵڵا ئەفسەر لە بەرگری فریاکەوتن لە هەمان کاتیش نوێنەری لیژنەی قایمقامێتی دووکانە بەسپاسەوە بەڕێزیشان لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیانە بێ بەڕێزیشتان کاردۆ زۆر بەخێر بێ کاکسم کۆ با من سەرەتا بێمە لای بەڕێستان کە حاڵەتێکی وا دەبینین هەمووان دڵپەڕین هەمووان نیگەرانین هەمووان خۆمان دەخینە شوێنی کە سوکاری قوربانیەکە بەڵام لەگەڵەوەشدا دەبینین ینی ئەو هەڵوێستە جوانەی خەڵکی خۆمان دەبینین کە بەبێ جیاوازی نەتەوایەتی و کللتور و ئاین و لە هەر شوێنێکە کەسێک پێویستی بە خەڵکی ئێمە بێ هاونیشتیمانیانی ئێمە زۆر بە دڵسۆزی بەدەم کە سوکاری قوربانیەکەەوە دەچن منەمەوێ وەک سەرەتا بەشێکی زۆری گەشتیاران حەز بە مەنتیقەی هەڵەبجە و ئەحمەد ئاوا و ناوچەی زەڵم و ئەوانە دەکەن کە خۆشمان خەڵکی و مەنتیقانین و هەمیشە شانازی بە جوانیەکانی ئەو مەنتیقانەوە دەکەین بەڵام دەبینین کە گەشتیارێک دێتە خاکەکەی ئێمە و دێتە ئەو ناوچانە بەداخەوە هەندێک جار حاڵەتی وا طبعاً هەندێک جار بەڵام ئێمە دەبێت لەسەری بوەستین و قسە بکەین گرفتەکان لەو مەنتیقە و لەو ناوچانە چین ینی بۆ ئەوەی کە ئەم حاڵەتانە دووبارە نەبێتەوە ئەو شتانەی کە دەبنە هۆکار چین و چۆن چارەسەر بکرێن سەرەتا سوپاس بۆ جەنابتان سوپاس بۆ کورساتی ئازیزمان ماڵی هەمومانە سپاس بێوەش سەبارەت بە هەڵکەوتەی جوغرافی هاوینەوارەکانی ئێمە بە تایبەتی زەڵم و ئەحمەداوا کە زۆر ناوبانگی دەرکردووە وەک ترێندێکی لاتووە و منتەقەی نەورۆڵی یعنی ئەگەر بێت و ئێمە کۆمەڵی ڕێوشوێنەیە نەمانگرتایەتە بەر ئەین زۆر جار گلەی ئەوە کرێ بۆ ئەم حاڵەتە بێن پێم وایە لە زۆربەی شوێنەکان ئەگەر لە حەوزی لە مەزبەحی هیچێک لە شارەکانی شابێ ئەگەر کۆمەڵی ڕێوشوێن نەگیرێتە بەر هەمان حەدەس و کارە سادڕۆیە بەس بە نیسبەت ئەحمەداوا هەڵکەوتەیەکی سەختی هەیە ناوچێکی شاخاویە و شەلالاتی زۆرتیایە و قەراخی ئاوەکە قەراخی من نییە مەترسیدارە قابل ئەوەیە کە گەشتیار بڕاتە خوارەوە بۆی ڕسمێ بگرێ بخزێ بکەوێتە ناو ئاوەکەەوە وەک ڕوویدا ئەم حاڵەتە 4 ساڵەمە پێش هەر هاوڵاتێکی عەرەب بە ڕەگەز عەرەب کەوتە ناو ئاوەکە و خنکا پێشتر چەند حاڵەتێکی تر ڕوویداوە ئەمتوانم بڵێ سەرەتای پرۆسەی ئازادی لە 2023ەوە من ئەو کات بەڕێوەبەری ناحێ بووم دواتر بەڕێوەبەری ناحێ خورماڵ بووم حاڵەتەکان زۆر بوون وتمان دەری نایەری ئەوە بوو کۆمەڵی ڕێوشێنی توند دانانی پۆلیسی چاودێری گەشتیاری ئێستاش دانانی چاودێری گەشتیاری
و پێش ئەوە ئێمە خاوەندوکان و شوێنەکانمان بان کردووە کۆبنەوەمان لەگەڵاکردن ئەگەر دیقەت بن تەسویری شوێنەکە بکرێت لە زۆربەی شوێن داخراوە و هەنێ شوێن ئەو داخستنە تەنان بە داخۆ ئەو هاوڵاتیانی هاتوون بۆ گەشت قفڵەکانیان شکاندووە بۆی بڕۆن لە خراق ئاوەکە ڕسم بگرن لەگەڵ ئەوە ئێمە کۆمەڵە شوێنمان تەرخان کردووە بۆ ڕسمگرتن بۆی ئەو حەقیان بینیە یەن بۆ ئەو شوێنانە کاتێکی خۆش بەسەر بەرن بەڵام ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەوە ناگەینێ کە هیچ ڕێو شوێنە نەگیراوەتە بەر لێرە من سوپاسی بە ڕێبەرەتی گەشت و گوزاری هەڵەبجەکەم بەردەوام کارمەندی چاودێریانێ بەردەوام کۆبوونیانێ لەگەڵ خاوەن شوێنەکانە بەڵام کە حاڵەت کاکەسم کۆ کارمەندی چاودێری ئەتوانێت ینی چاودێری ئەو ژمارە زۆرەی گەشتیار بکە خۆ ڕەنگە کارمەندەکانی چاودێری بە پەنجەی دەست بژمێرن ینی ژمارەیەکی محدد بن تۆ بە تایبەت بۆ نمونە لە پێنجشەمە و جومعانە یان لە بۆنە و مناسەبەکانە دەبینی ژمارەیەکی زۆر گەشتیاری منتیقەی ناوڕاست و جنوب دێنە لای ئێمە و خۆشمان یعنی خەڵکی خۆشمان ئەمە کۆنتترۆلەکرێ بە چاودێر بە دڵنیاییەوە کۆنتترۆل ناکرێ ئەمە ئەگەڕێتەوە بۆی ئەو خێزانانەی کە ڕوو لەو شوێنانەیەکەن ئەبێ ئاگایان لە خۆیان و بە تایبەتی مناڵەکانیان بێ بچووکە بەڕاستی ئینسان ئەگەر گەورە بوو ئەگەر ئاوەکەش بی با ڕەنگە بتوانێت کۆنتترۆلی خۆی بکە بەڵام مناڵێکی 11 ساڵ 10 ساڵ بەرەو خواردتر بەڕاستی حەزەکە بەوە دێنە شارمەوە خاوەنی شوێنەکانیش بە هەمانشەوە زۆر تاکید لەو خێزانانەکەنەوە کە ئاگایان لە مناڵەکان بێت زۆر جار فریاشیان کەوتون ئەگەر ئەم ڕێو شوێنانە نەگیرایەتە بەر دڵنیا بن کارە ساتەکان زیاتر زۆر باشە دەستخۆش ئەگەڕێ مۆلات ئەچمە لای ڕایت ئارام و تەبێژی بەرگری شارستانی سلێمانی کاگە ئارام دووبارە سلااوت لەبێ دەزانین ماندوون دەزانین بەردەوام تیمەکانتان بە دوای ئەو قوربانیانەوەن بە دوای گەڕان بە تەرمی ئەو قوربانیانەوەن کە لە ناو ئاوەکاندا بەداخەوە دەخنکێن و کاتێکی زۆری پێدەچێت تاکو و بدۆزرێنەوە بەڵام دەمەوێت بزانم ئەوەندەی ئێوە لە ناو ڕووداوەکاندان یعنی ڕاستیەکان دەبینن بینیمان لە راپۆرتەکە ئامارەکان چیمان پێ دەڵێن کە لە کاتێکدا ئێمە تەنها لە ناوڕاستی ساڵی ئەم ساڵداین بەڵام ئامارەکان پێمان دەڵێن ڕووداوەکانی خنکان و حاڵەتەکانی خنکان بەرزە ینی ئێوە لە ناو ڕووداوەکاندان چی دەبینن هۆکاری ئەم بەرزبوونەوەی حاڵەتانە چییە؟ سپاس بۆم دەرفەتە سپاستانەکەین ئێمە وەکو بەڕێبەراتی بەرگری شارستانی لە پارێزگای سلێمانی هەمیشەم قسەیەمان هەیە و هەمیشە ئەم قسەی بەگوێ هاوڵاتیانەیەن کە تا چەند هاوڵاتی پاپەند بێ بۆی کە سەرجەم لە سەرجەم بوارەکانە و لە سەرجەم ئەو ڕێنمانەی کە بەرگری شارستانی بڵاوی یەکاتەوە ئەونا هەم خۆی هەم دەوروبەرەکەی هەم ئەتوانم ئەوش بڵێم ماڵ و سامانەکەشی سەلامەت و پارێزرا بێ لە چەشنی ڕووداوەکانی کەیە تایبەت بە ڕووداوی خنکان بەداخەوە ئامارەکان ئەم چەند ساڵی داهاتوو پێمانەڵێ کە هاوڵاتێکی زۆر خەڵکانێکی زۆر گوێنیان بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی سەلامەتی لەو شوێنانی کە ئاوی لێ وە سەرچاوی ئاوی لێ ئەو شوێنانی کە ئاوی لێ هەم هاوڵاتی بۆ مەبەستی گەشت و سەیران دەچێت ئەم جارەش ێڵێنەوە هاوڵاتی بۆ ئەوەی کە سەلامەت بێت پابند بێ بەوەی کە نەچێتە ناو ئاو بە مەبەستی مەلەکردن بێ بەمەستی یاری و گاڵتەوەگە بێ بەمەستی هەر بابەتێکی تر بێ بۆی کە سەلامەت بێت ئامارەکەی کە لەبەردەستمانە بەداخەوە لە ساڵی 2023 کە ئەتوان بڵێن بەرزترین لە سنووری بەڕێبەراتیمان بەرزترینی ئاستی تۆمار کردووە 19 حاڵەتی خنکانوان هەبووە بەداخەوە بۆ ساڵی 2024 ئەم ڕێژە بۆ بە 13 بۆ چوار حاڵەتی خنکانوان هەبووە هەتا ئەم کاتێک کە قسە بۆ بەڕێستانەکەم بەداخەوە ئێوارەیە هاوڵاتێکە کە خنکا ڕێژە گەشتە چوار حاڵەتی ڕوودانی خنکان ئێمە داوا لە هاوڵاتیانەکەن لەو شوێنانەی کە تەنها مۆڵەتیان هەیە بە فەرمی تەنها بابەتی مەلەکردن یاخود بەمەستی سوودبینین کەوەی کە خۆی فێنە بکاتەوە کە لە وەرزێکی گەرمایە تەنها لەو شوێنانی کە مەلەوانگەن مۆڵەتیان هەیە بەدەر لەوە بە هیچ شێک چونە ناوەوە هەموو شێوەیە قەدەغێ و گونجاو نییە دەستخۆش ئەگەڕێ مۆلات کاگارام کاک کاردۆ بەڕێستان وەک نوێنەری لیژنەی قایمقامەتی دوکان کە لێرە ئامادەیتان هەیە ناوچەی دوکان ناوچێکی گەشتیاریە و دەبینین ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو دەکاتە ئەوێ و بەداخەوە بەشێکی زۆری کەیسەکانیش لەوێن لەبەرەوەی دەچن بۆ مەلەکردن ویان ڕەنگە هەندێک کێشەی تر هەبێت کە ئێمە نەیزانین ئێوە ڕۆژانە ڕووداوەکان دەبینن ئەوەی کە ئێوە دەیبینن گرفتەکان لەکوێدایە خەتاکە لە گەشتیار و لە هاوڵاتیانە یان کەم تەرخەمیەکە لە لایەنی پەیوەندیدار و ناوچە گەشتیارەکاندایە سەرەتا بەناوی خی گەورە من دەستخۆشی تەوەرەکە لە یەکەم لەم کاتە پێویست و زەرورەیە بەجددی زۆر زەرورە ئەم بەرنامانە بکرێت بۆی هاوڵاتیانی خۆمان زۆر زیاتر وشار ببنەوە ئەو گرفتارانە کە ئێمە لەوێت توشمانە بدیارێمەکو هێزەکانی فەرماندەی پێشمەرگەی بەرگری و فریاکەوتن هەوڵمان داوە
یعنی سوود لە پسپۆڕی کارمەند و برافسەرەکانمان وەربگرین و بە پێی پێویستیان بیان خێنە خزمەتی هاوڵاتیانەوە هەر لەو چوارچێوەدا لە لیژنەی ئەمنی قایمقامەتی قەزای دوکان بەشدارین دیارە لەوێ ئێمە هەفتانە کۆبنەوەتی خۆمانەکرێت لەگەڵ جەنابی قایمقام بە تەواوی یەکە ئیدارەکانی سنوورەکەەوە هەر یەکە لە لایەنەکان ئەو کێشەگیر و گرفتانی خۆیانە خەنە ڕوو کە پێویستە چارەسەر بکرێت لە پێناو سەلامەتی هاوڵاتیانە ئەو کێشانەی کە زۆر ڕوبەڕووی ئێمە ئابێتەوە بە تایبەت چونکە وەرزەکە گەرمە و دەریاچەی دوکان سنوورێکی گەشتیاری زۆری کوردستانی هەیە خەڵک زۆر ڕوەکە نەم سنوورە بۆ مەلەکردن و لەگەڵ مەلەکردنەکەیە ئەو شارەزایی کە لە مەلەوانگەیەکی ناو شارە فێر ئەبێت وازانەی تر ئەمە بەستە بۆ هەموو مەلەکردنێ جیاوازە لە مەسلەحێکی یاسایی ئەمە کێشە بۆ ئێمە دروست دەکات ڕاست ئێمە تیمەکانمان بەردەوام لەسەر دەریاچەکەن هاوڵاتیان ئاگادارەکەنەوە و خۆشبەختانە لە چوارچێوەی ئەو پلانەی کە جەنابی قایمقام دایناوە و لەلایەن لیژنەی ئەمنی بە تەواو یەکەکانەوە جێبەجێکرێت ئێمە توانیمانە ساڵ لە دوای ساڵ ڕێژەکانی خنکان لەسەر دەریاچەی دوکان کەم بکەینەوە بۆ پار و ئەم ساڵی یەک نەفەر خنکاوە هەرچەنە لە ئاست موحی ئەمانە ئێمە هەدەفمانە بگەینە خاڵی سفر لە خنکانی هاوڵاتیان بەڵام لە چاو فراوانی دەریاچەی دوکانە ئەتوانین بڵین دەستکەوتێکی باش بووە کە ئەمەش بە هەوڵ و ماندووبوونی تەواوی ئەو لایەنانە بەدەست هاتووە کە لەوێن لەسەر و هەمووشمانەوە جەنابی قایمقام کە بە وردی چاودێری کاروبارەکانەکات ومێدەوارێن خەڵکی خۆمان پارێزراو بێت چاوکراوەتر بێتە ناو دەریاچەکە ڕاستەیەن بۆ کاتێکی خۆش بۆ گەشتێک پێمان ناخۆشەکە بەعزێ جار بە دڵێکی شکاوە بگەڕێنە لای ئێمە کاک کاردۆ دەریاچەی دوکان هی مەلەکردنە نەخێر هیچ شوێنێکی بە هیچ شوێ چونکە زەمان نیە ینی دەریاچە وەکو شوێنێکی وەک پێم وت وەک مەلەوانگەیەک نێت تۆ بزانانی ئەم سەر بە ئەو سەری چییە تۆ لە سپۆتێکا مەلاکەیت لە مەسافەیەەکە ڕەنگە تا سەر ئەژنۆ لە ئاوا بێت ڕەنگە دوو هەنگاو دواتر گۆمێکی گەوێ بێت زۆربەی جار حاڵەتەکانی خنکان لە قەراغ دەریاچەکانە دروست بووە و لەگەڵ ئەوەشە شەپۆلی بەلەمەکان لەبەرەوەی دەریاچەی دوکان گەشتیار بەمەبەستی بینینی ژینگەی سنوورەکە یان سروشتی دەریاچەکە بە بەلەم هاتوو چۆکن بەلەمەکان شەپۆلێکی زۆر دروست دەکەن ینی مناڵ هەبووە لە قەراغی دەریاچەکە بۆ تەنها قاچی لە ئاوە بووە لەگەڵ هاتنی بەلەمێکە شەپۆلێکی زۆری دروست کردو بردوێتی لەگەڵ خۆیان ئەمانە زۆر حاڵەتەکان دروستەکان کەواتە هەر نزیک بوونەوە لە ئاوەکە مەترسی لەسەر ژیان دروستەکە بەڵێ دەستخۆش کاک سمکۆ زۆر باس لە ڕاگر و بربەست دەکرێ ینی بەڕاستی ئەمە گرنگە بەڕێستان باستان لەوە کرد کە کۆمەڵێک چاودێر هەیە چاودێری گەشتیارانەکەن بەڵام هەندێک شوێن دانراوە کە خەڵک دەچێت ڕسمی لێ دەکرێت یان ئەگەر ئەو دەرگانە بۆ منە قفڵ درا و خەڵک قفڵەکانی شەشکێنێ بۆ ئەوی بچێ ڕسمێ بگرێ ئەمانە ئەگەر بە ڕاگر و بە بربەست ئەم شوێنانە قایم بکرێت کە مەجای ئەوەی نەبێت خەڵک بچێتە ئەو دیوەوە کاریگەری نابێت لە سەرکەمبوونەوەی حاڵەتەکانی خنکان خۆی ئەگەر سەیری سروشتی ئەحمەداوە و زەڵم بکەی بەڵێ خەڵک بۆ ڕووبارە هاتووە بەڕاستی ئۆگەر هەمووی کەی بە بربەست و هەمووی تەلبەند کەی پێم وایە ئەو جوانیە نەدا بەڵام بە ناچاری لە هەنێ لە شوێنەکانە خاوەنی شوێنەکان بە تەلبەن و ئەوەی کە پێڵین بربەست و مەحاجرە دروست کراوە تەنها ڕاگوزارێک هەیە بۆ سەر چەمەکە لێرە ئەگەر دیقەتی ئەمە ڕووداوەکانمان داوە بە تایبەتی لە ئەحمەداوە زەڵم زۆربیان مناڵن خواردەمەند 10 ساڵە مەسەلەن 11 ساڵەوەی ساڵ ڕۆقیەوە 11 ساڵ نزیکە بنەوە لە ئاوەکە ئەخلیسکێن خۆی کێشەکە لەوایە لە تاو جوانی شوێنەکە و ساردی ئاوەکە و دڵفرێنی شوێنەکە یعنی لەگەڵ یا ئەچێ کە ئەچێ ئەو شوێنە بەڕاستی هەمووی ئەگەر سەیکی بەردە و خزە و ئاوەکە زۆر بەقوتە زۆر ساردە ئاوەکەی ئەوە ئەکام هۆکارانەوە بکا کە ئەو گەشتیارە ینی بخینچی ینی لە ناو بچێ مەگەر هەنێ لە شوێنەمانەکان ئەگەر کەسێک لە حاڵەتی خنکانە ڕەنگە مەلەوانی یا غەواسێک کەسێک لەو ناو بە فریای بکەوێت بەس لەوێ یەکسەر کە ئیبا یا بە تەشەبەردا لە ناو ئەشکەوتەیە شوێنمان هەیە 4 مەتر قوڵە و دوایەوە کە یای بە بەرد و یای بە دار و یای بە چەمەکە گیانی لە دەسەیە باشە منتیقەی هەڵەبجە و ئەحمەد ئاوا و زەڵم و ئەم منتیقانە تیمی غەواسی هەیە لە بەرگری شارستانی بە سوپاسەوە تیمی غەواسیان هەیە مەلەوانیان هەیە بەڵام پێم وایە ڕەنگە کاک برایمان کاکاردەوە بزانێ یعنی تیمی غەواس و مەلەوانی بۆ شوێنانە شوێنی مەلەکردن نییە گەڕانی زۆر زەحمەتە لەو شوێنانە یعنی ئێمە 9 ڕۆژ لەو شوێنا کە گەڕاین بۆ جەنازەی ئەو کچە عەرەبە بەڕاستی ینی ئاوەکەی ئەو نەسارد بووە تا شەبەردی ئەو نەهەیە ینی بەهێزی شەلا ینی ئەو شەپۆلانەی کە هەیە نەیهێشتووە تیمی مەلەوانی کاری خۆی بکە
و لەگەڵ ئەوەشا لە ناوەکو وتمان تاشە بەردی تایە شکەوتی تایە درەختی تایە زۆر جان بەڵێ زۆر سەختە زۆر قورس بووە گەڕان و باش کاک ئارام ئەمەوێت هەمان پرسیار لە بەڕێزیشتان بکەم زۆر جاگلەی ئەوە دەکرێت دەڵێن هەندێک لە شوێنە گەشتیاریەکان تیمی غەواسیان نییە یعنی ئەمە بۆ خۆی گرفت دروست ناکات بە نمونە من پێت بڵم لە منتیقەی چوارتا و بەرە و شارباژێر کە ئەمە ناوچەیەکی گەشتیاری و ژمارەیەکی زۆر گەشتیار ڕووی تێدەکا بەڵام تیمی غەواسی نییە یعنی ئەمە تەنها نمونەیە کە ڕەنگە چەنەها نمونەی تریشمان هەبێ لە کاتێکا بۆ نمونە لەو منتیقانەی کە تیمی غەواسی نییە حاڵەتێکی خنکان ڕوودەدات یعنی تا تیم لە شوێنێکی ترەوە دەگاتە ئەوێ ڕەنگە ئەمە کێشە دروست بکە گرفت لە تیمی غەواسەکاندا هەیە یاخود هەوڵ نەدراوە ئەم کێشەیە چارەسەرکرێ بە نمونە من پێت بڵێم پلان وا بوو ئەم بەرنامەی من لە دەریاچەی دووکان بێت لەوێ لەگەڵ تیمی غەواس و بەڕێستان لەوێ بەرنامەکە بکەین بەڵام هەر لە ئەسنای ئامادەکردنی بەرنمەیەدا ڕایانگەیان کە بەداخەوە حاڵەتێکی خنکان لە کوونەماسی هەیە تیمی غەواسی دووکان بە پەلە ڕۆشتن بەرەو کوونەماسی بۆ ئەوەی ئەو تەرمە بدۆزنەوە یعنی ئێ باشە گریمان لە ئەسنای ڕۆشنی ئەوان بۆ ئەوێ حاڵەتێک لە دووکان هەبوو ینی ئەمە گرفت دروست ناکە بۆ دۆزینەوەی تەرمەکان بەڵێ ئێمە وەکو بەڕێبەراتی لە سنووی بەڕێبەراتیماندا لە 4 شوێن لە دەربەنی خان دوکان قەزای چەند شەماڵ لە ئەخجەلەر لەم شوێنانە تیمی غەواسی تایبەتمانێ دانراون جێگیر کراون بەدەر لەوە ئێمە داوایەوەمان کردو لە سەر و خۆمان لە وەزارەت داوامان کردووە کە تیمێکی تایبەت غەواز لە سنووری شارباژەرە دابمەزرێنێ و ئەتوانمەوە بڵم لە هەوڵێکە و بخۆتە هەموو کەسە زانێ بۆی زروفی ئەوەی کە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە تاعینات جارێ ئەو بڵم وەستاوە لە هەوڵی ئەوەیان کە تیمێک ئەلە لەکسەر وەکو گرێبەستێک دابمەزرێنین لە سنووری شارباژێرە و ئەتوان کە کارەکان بەرەو پێش بڕۆشتووە بەدەر لەوە بەس ئێمە نەشمان نێشتووە ئەنی ئەم بۆ شایە پێمانەوە دیار بێت ڕاستە ئێمە لە تیمێک لە دوکانەوە نێرین بۆ شارباژێر بەس خۆ تیمەکە کامل نانێرین ئەمە تیمە پێکاتوە لە 6 کەس ئەتوان بڵم ئیکەم بە دوو بەشەوە بەشێکیان نێرین جاری وایە ئەگەر هەمان بێت لە شەماڵە نردومانە یاخود بۆ هەڵەبجە ئەگەر پێویست کات جەنابی سمکۆ ئاگدار بێت لە قەزای دەربەنی خان و تیممان نردووە بۆ هەڵەبجە بۆ هەر هاوکاریەک ئەگەر هەبێت پێویست بکات بەدەر لەوە ئێمە بە بەردەوامی چێکی ئەم کەلوپەلانەی کە تیمەکان هیانە تایبەت بێ بە غەواز و بابەتی مەلەوانی کە پێویست بکات ئێمە چێکراونەوە هەر پێویستێک بە سەر و خام ئاگدار کردوێتەوە کەم تەرخەمی هەیە کاگارام لە پێداویستەکانی تیمی غەوازدا وەکو کەم تەرخەمی نییە بەڵام خۆت زانی هەموو ئامێرێک ساڵانە پێویستی بە نوێ هەیە کە نوێ بکرێتەوە و ئەمریکا کەلوپەلی تازەتر دابین کرێت بۆ ئەم تیمانە و سەرجم تیمەکانی تر لە بابەتی بەرگری شارستانیە بەڵام ئێمە ئەتوانێت ئەمە ئیزافە بکەم ئەم یارمەتیم بێ ئێمە وەکو هەم بەڕێبەراتی بەرگری شارستان ئەتوانەوە حەقش بێن بە سەرجم پارێزگا و ناحیەکان و قایمقامێتەکان کەم تەرخەم نەبوون لەوەی کە هەموو ئیجراتانە کراوە کە تابلو لە سەرجم شوێنەکان هەڵواستراوە ئامادە کراوە بۆی کە مەلەکردن لەم شوێنە داخەدەغا بەڵام هاوڵاتی لەگەڵ ڕێزمە هەم بە چاوقایمی بێ هەم بە ناهۆشیاری بێ هەم بە ناگای بێ من ئەتوانمەوە بڵم وێنەمان لایە ئێمە لەژێر تابلۆی کە نووسراوە کە مەلەکردن قەداغی لەم ناوچە لەژێر ئەو تابلۆیە مەلاکات و چۆتە ناوەوەکەوە ینی هاوڵاتی ئەگەر هۆشیار بێت من دڵنیاتەکەمەوە ڕووداوی خنکانمان ئەگەر نەش بێت حاڵەتەکە ئەتوان بڵێن لە ساڵەکە لاچێ ڕووداویان دوودانەمان هەبێت بەڵێ دەستخۆش دواتر باس لە ڕێنمایەکان دەکەین بەڕاستی بۆ هاوڵاتیان کاردۆ هەندێک حاڵەتمان هەیە چەندەها ڕۆژی پێ دەچێت تاک تەرمەکە دەدۆزرێتەوە و هەندێک حاڵەتی شێ بە سعاتێ 2 سعات تەرمەکە دەدۆزرێتەوە ینی ئەمە گرفتەکە لە چیدایە لەو هەندێک شوێن هەیە وەک کاکسمکۆ باسی کردکە سەختە دۆزینەوەی تەرمەکان زەحمەتەیان هۆکاری چییە بۆ نموناوی زەڵم ئەو قوربانی ئەوێ نو ڕۆژی ویستە تەرمەکە دۆزرایەوە بەڵام ئەوەی ئەم ئێوارەی کوونەماسی کە دواتریش هاوکارم ئەزلایفێکی لەسەری بۆ ئامادە کردوین بە چەند سعاتێکی کەم توانرا تەرمەکە بدۆزرێتەوە هۆکاری ئەوە چیە کە هەنێجار کاتێکی زۆری دەوێت خۆی هۆکارەکان جیاوازن چۆن سروشتی دەریاچەکان سروشتی شوێنەکان جیاوازن هۆکارەکانیش جیاوازن یەکێ لەوانە هۆکاری ساردی و گەرمی ئاو ئەو ئاوانەی کە ساردن جەنازە زیاتر ئەمێنێتەوە ئەو ئەوانەی کە گەرمن بە پێچەوانە زووتر جەنازەکە سەر ئاوە بێ بۆ گەنە بێ و سەر ئاوەکەوێت و هەروەش سروشتی شوێنەکان بۆ نمونێ سەر لە شارباژێر ڕەنگە پانتاییەکی زۆرە و تەختە بەڵام ئەحماوە هەمووی کێژە ئێمە و لەگەڵ جەنابی کاکسمکۆ و ڕۆژە لە هەڵەبجە ینی هەر دەهەنگاوە ڕۆشتین و ئەشکەوتێکی گەورە بوو دوجار لە ئەشکەوتێکی بەردەمی خۆشمانە تەرمەکە دۆزرابەوە کە گیریش بوو لەبەر ئەگەر گیر نەبووە تەسەور مەکرد بە ڕۆژێک 2 ڕۆژ کەمتر ئەو جەنازەی سەر ئاو بکەوتە و ئێمەش گەڕانی ئاسانترمان بۆوە کرد بەڵام
سروشتی شوێنەکان فەرقەکە لە واتە تا ئاوەکە سارتر بێ تەرمەکە درەنتر سەر ئاوەکەوێت ئەگەر گەرمتر بێ زووتر سەرەکەوێت. باشە وەبزەم تا ئێستا حاڵەتێکمان هەیە لە کەلار بەڵێ چەند ڕۆژە بە دوای تەرمەکەون تا ئێستا بەڵێ نەدۆزراوەتەوە ماوەی 6 ڕۆژە تیمێکمان بەشداریان کردووە لە هەڵمەتی گەڕان بۆ ئەو تەرمەی کە لە کەلار کاکە ئەحمەد تەمەن 26 ساڵان با دوا بە دوای هاوبەشیکردنمان لەگەڵ قایمقام برای بەڕێزمان کاک عارف واروە لێپرسراوی وحدەی ئیداری کاک شێخ جەلال کە بە تەواوی کەرەستەکانمانەوە و ئەوانیش بە تەواوی پاڵپشتی خوانەوە و بە تەواوی هاوکاری خەڵکی سنوورەکە خەڵکی خۆبەخش هەموو ئەو تیمانەی کە لەوێن گەڕان بەردەوامە ئەوەی کە وای کردووە ئەو تەرمەی کەلار نەدۆزرێتەوە بوونی لیتەیەکی زۆرە لەو شوێنەی کە ئەو مناڵەت یەکەوتۆتە ئاوەکەوە. یعنی ئەو شوێنەی بە ئێمەیان وتووە ڕاستەخۆ گۆمێک هەیە و ژێریشی لیتەیەکی زۆرە ئێمە چەند جار غاوەسمان دابەزیوەتە ئەو شوێنانە تا 2 مەتر 3 مەتر خوارەوە ئەبینێ لەوە زیاتر ناتوانێت بەهۆی بوونی لیتەیەکی زۆرە. چەند ڕۆژە تەرمەکە لەناو ماوەی 7 ڕۆژە بەم ڕۆبێ بە 7 ڕۆژ. ئەتوانین نوێترین زانیاری لە تیمەکەەوە وەرگریم بزانین. ئێمە ئێستا تیمەکانمان لەوێن ئەوەندەی من قسەم لەگەڵا کردم چونکە بەردەوام لە پەیوەندیان منیش بۆ بەرنامەکەی جەنابتان گەڕامەوە ژنا منیش هەر لێوە بووم تا ئەم دقەیە تا سعات 6 کە من قسەم لەگەڵا کردن گەڕان بەردەوام بوو بەڵام نەدۆزراوەتەوە. بڵێ لەم مودەیەکی ئەمە بەرناماکەین ئەگەر پێویست بکە پەیوەندیان پێواکەین. سپاس دەکەین ئەگەر پەیوەندی بە تیمەکانەوە بکەی بزانین ئەو تەرمەی کەلار دۆزراوەتەوە یاخود گەڕان بەردەوامە. فەرموو. تا شوێنەکەش تۆزە شەبەکە خراپە ئەگەر تۆزە دوا بکەیە بمان بورن. زۆر باشە. کاگەشکان سڵاو لێبێ. کاگەشکان من لە بەرنامەم لە کەناڵی کورسات تاوای بینەران گویان لە دەنگتە ئەمێ دوایین زانیارەکانم پێ بڵێ لەسەر ئەو تەرمەی کەلار چیتان کرد ئەمڕۆ گەڕانەکان چی بوون؟ ئێمە لێ ڕۆژەوەی کە گیانتوێنێتە شوێنە ڕووداوەکە تیمێکی نۆکەسی گەشتوێنێتە شوێنە ڕووداوەکە بە هەمانگی لەگەڵ بەرگری شارستانی گەرمیاندا لەو ڕۆژەوە گەڕان و پشکنینەکانمان دەست پێ کردووە. ئەم ڕۆژۆ بۆم ڕۆژەکانی تر لە شوێنی ڕووداوەکەەوە گەڕانمان دەست پێ کردووە تاوەکو خوارەوەی ڕووباری سێروان دەستان خۆش ئەو شوێنانی کە گومانمان لێ کردووە بە غەواس و بە لەم و بە درۆن هەموویمان جوان پشکنیەوە تەنان بەعزە شوێنێک هەیە کە پرۆژەیە لەسەر ڕووبارەکە کراوە دیواری کۆنکرێتی کە پێشتر بە بۆی لافاوەوە دوو دیوارانە ڕووخاون ئێستا بەس شیشەکانی ماونەتەوە گومان دەکرێت لەو شیشانە گیر بوویان ئەو شیشانە ڕێگریەکی زۆر لە ئێمە دەکات بۆیە پرۆسەکەی دۆزە خاوتر کردوێتەوە هیوادارین لەم دووسێ ڕۆژەدا بتوانین ئەو جەنازەیە بدۆزینەوە. ئەوان هەر بەردەوامە بن لە گەڕانەکان کاگەشخان ئێوە گەڕانەکان هەر بەردەوامن وانە؟ ئێمە گەڕانەکان هەر بەردەوامین و هەر بەردەوامیش دەبین ئینشەڵڵا تاوەکوەکەین بەسەرەداوێت. هەتا تەرمەکەش لە دۆزنەوە ناگەڕێنەوە ناگەڕێنەوە ئینشەڵڵا ئەشی دۆزینەوە بە زووترین کات. سەلامەت قوربانم دەستان خۆش دەشتان ساغ بێت. دەشتان ساغ بێت. زۆر سوپاس. کاردۆ لە کاتی گەڕان بە دوای تەرمەکاندا ئاستەنگی چی بۆ ئێوە دروستە بێت بەتایبەت لەلایەن خەڵکەوە ئێمە دەزانین یعنی ئەو کەسێک کە قوربانیەکی هەبێت کە سوکارەکەی ڕەنگە بەردەوام لەوێ بن کۆبوونەوەیەکی زۆر دروست بێ خەڵکێکی زۆر لەو ناوە کۆبێتەوە ئەمانە ئاستەنگی بۆ کارەکانی ئێوە دروستەکە؟ ئاستەنگیەکان سوپاس بخوا یعنی ئەم مەردایەتی کە لە ناو کووردا هەیە لە ناو خوێنی تاک بە تاکی ڕۆڵەکانمانە من کەی بینم زۆرجێی دڵخۆشیە خەڵکێکی زۆر کۆ بنەوە ڕاستە لایەنێکی زۆریان بەشێکی زۆریان هاوکارمانن بەڵام ئەو کەسانەی کە ڕێگریەکان تەسەورەکەم شتێکی وا دروست نەبوو بێت تا ئێستا چونکە بە پێچەوانەوە زۆر هاوکاریشمانن بەڵێ زۆر هاوکارمانن ئەمانە وا لە ئێماکات زۆر بە دڵسۆزانەتر زۆر بەرپرسیارانەتر بچینە سەر ئەرکەکانمان کارەکانمان بۆ ئاسانەکەن زۆر جار هەیە ئێستا بۆ نمونە ئەم تەرمەی کەلار جاری وە ئێمە پێویستمان بە ڕێنمایی شوانێک هەیە ڕەنگە ئێمە لە سنوورێکا بگەڕێن چونکە دەریاچەی سیروان پانتایەکی زۆری هەیە ئێمە ڕۆژانە ماوەی 3 ڕۆژە تیمی درۆنیشمان ئیزافە کردووە ڕۆژانە درۆنەکانمان چەندین کیلۆمەتر ئەڕۆن ئەی بڕن بەس جاری وا هەیە شوانێک هەیە لەوێ گەڕاوە بینی بێت یان گەشتیارێک هاوڵاتیەک کە بەیا ڕۆشتووە قسەی ئەمانە وەرەگرن بەتاکی دووەریەگرین قسەیەک بۆ ئێوە دەبێتە هاوکار بۆ ئەوەی بەڵێت چونکە ئێمە لە ڕۆژەکانی بیدایەتمانە وەکو جەنابی کاکسم کۆژ ئاگادارە سەرەتا بە ئیجازەی سەیدی ڕای ئێمە سەرەتا ئەچینە ئەو شوێنانەی کە خۆمان وەکو تیمی غەواز گومانمان لی هەیە ئەم تەرمە کەوتبێتە ئەم شوێنەوە بۆ نمونە گۆمەکان بۆ نمونە ئەو شوێنانی کە شت لێ گیرە بێت سەرەتا ئەچینەوە دواتر ئەچینە سەر ئەو سەرداوانی کە لە دەمی هاوڵاتیانەوە پێمان ئەگات سا بۆ جەنازەکەی ئەحماوە کامێرەکانی چاودێریمان لایەوە دوایین لەحزەی دیاربوونی مناڵەکە ئەو شوێنە بوو و دواتریش هەر لێ باخنکە ئێمەش زۆرترین گەڕانمان خستابێ بەڵام بەهۆی خوڕی ئاوەکە ژێر ئاوەکە هیچ شتێک دیار نەبوو برادرانی بەرگری شارستانی زۆر هاوکارمان بوون چەندین جیازی پێشکەوتویان هێنا
کامێرێژێر ئاویان هێنا بەڵام هیچ سوودێکی نەبوو کاکسمکۆ ئاگادار بوو هیچ سوودێکی نەبوو لەبەر خوڕی ئاوەکە و لێڵی ئاوەکە لە ژێرەوە بەڵێ دەستان خۆش بێت کەواتە لەگەڵەوەی ئەمە باسمان کرد هەندێک تەرم هەیە کاتێکی زۆری دەوێت تا دەدۆزرێتەوە بەڵام زۆر جاریش بەداخەوە بۆ ڕووداوەکە بەڵام کە سوکاری قوربانیەکە یعنی دەڵێن بەس ئەوەنەی تەرمەکە بدۆزینەوە بەس ئەوەنەی کە چامان بە تەرمەکە بکەوێتەوە بینێژین یعنی ئەمەش جارێکی تر سەبوریە بۆ کە سوکاری قوربانیەکە بەداخەوە هەرم ئێوارەیە ئێمە لە کاتی ئامادەکردنیان بەرنامەیە ئاماژەم پێکرد پێیان ڕاگەیاندین کە ڕووداوێکی خنکان هەیە لە کونەماسی کە ئافرەتێکە و تیمەکانی غەواسپەڕ و ئەوێ ڕۆشتن و لە ماوەیەکی کەمدا توانرا تەرمەکەی بدۆزرێتەوە هاوکارمان ڕێباز هیوا ئەزلایڤێکی لەوێەوە لەسەر ئەو کەیسە بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری بین دواتر لەگەڵتان بەردەوام بین فەرمو سڵاوتان لێبێت دیارە ئەمڕۆ لە دوای سەعاسی پاژنیەوەڕۆوە لێرە لە چەمی کونەماسی واتە لە سەیرانگای کونەماسی لێرە ڕووداوێکی نەخوازرا و ڕوویداکە بەهۆیەوە لە کاتی مەلەکردندا کچێکی تەمەەن 20 ساڵان لەم ئاوەدا جانی لەدەستدا داوێکە تیمەکانی بەرگری شارستانی و بەتایبەت تیمی غەواسی دوکان ئاگادار کرانەوە بۆ ئەوەی کە حاڵەتێکی خنکان هەیە لێرە لە چەمی کونەماسی ئەوان بە خێرایی تیمەکانیان هاتنێرە و تیمەکانی بەرگری شارستانی هاوشان لەگەڵیان هاتنێرە بۆی لە زووترین کاتدا بتوانن تەرمیە و هاوڵاتیەکە لێرە لەم ڕووبارەدا خنکاوە دەری بێنن دوای کە تیمەکان گەیشتن تەرمەکەی پێما بە سەر ئاو کەوتووە و ئەمانیش تیمەکان تا یاسەکەم قسە دەکەم لێرن کاک بۆتان وڵا گەنجیک بیتەوە سپاس دەکەم دیارە کاک بۆتان سەرۆکی بۆتان غەریب سەرۆکی تیمی غەواسی دوکانەکە سەر بە بەڕێبەراتی بەرگری شارستانی سلێمانیە کاگۆتە سڵاو لێرە سەرچاو ئەم ڕووداوە چۆن بوو بۆمان باسکە کاژمێر 3.5 لەلایەن بەڕێبەراتی بەرگری شارستانی ئاگادار کرێنەوە کە حاڵەتێکی خنکان هەیە لە کونەماسی ئێمەش تیمەکە هەمومان دەرچوین و هاتینە سەر شوێنی ڕووداوەکە و حاڵەتی دۆزینەوەکەی حاڵەتێکی شازە کە دەگمەنە ئەو کەسانێکە لە ئاوا خنچێن و سەر ئاوەکەون خنکاوەکەش ئافرەتێکە کە بە ئەسڵ خەڵکی ڕۆژەڵات و خەڵکی شاری سەردەشتە ناوی سارا مەولودە لە یەکێ لەم ڕۆژانەی ئێرە کارمەند دەبێ مەلەوانێکی باش بۆڵێن ڕۆژانە بینیوانە شاید حاڵەکان کە لێرە مەلێ کردووە لێرە سەرخاڵی مەلەکردن بووە لە کاتی ئەوەیە کە بپەڕێتەوە بۆ ئەوبەر ژەر ئاو کەوتۆ خنکاوە باشە ئەم ئاوە یعنی ئەو کەسێکە ناسێ مەلەوان بێیان مەلەوان نەبێ ڕوبەرەکەی فراوانە ئاو لە هیچ کاتێکە هینی نییە یعنی ئەوە بڵێ کەسێک با بڵێن بۆ کەسێک مەلەوان بێ یان نا بۆ لەبەرەوەی شێوازی ئاو ساردەکەی خوڕی ئاوەکە زۆری ئاوەکە چەم بێ یان دەریاچە بێ یان هەر شوێنێک بێ داواکەین وەکو تیمی غەواسی دوکان داوامان لە هەموو ئەو گەشتیارە بە ڕێزانە هەیە کاتێک کە سەردانی شوێنێکەکان سەیرانگاکان کە ئاوی لەیە کە مەسەلەن کە سەردانی شوێنێکە ئاوی لەیە هەڵبەتا ئەوێ مەلە بکە مەلەش با بڵێن وەرزشێکە هەموو کەسەوەی کە ئیزانێ حەزی لەیەکە بەڵام شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئاوەکانە فەرقەکە مەسەلەن ئێستا من وەکو خۆم ئەڵێم هەموو کەسێکاچێتە شوێنێک مەلە نەکا باشترە بەڵام ئەگەر هەر مەلە بکەی هێلەکی سەلامەتی هەیە بەکاری بێن ئەگەر خوا نەخواستە مەسەلەن ئێستا ئەم ڕووداوی ئەمڕۆ کە ڕووی داوە گومانی ئەوە ئەکرێ کە مەسەلەن جەڵدەلی یا بێیان قاچی وەستا بێ چونکە زۆر کەسەیە زۆر لە بەپێی ئەو ڕابردووی لە ئیشتیاکان ڕابردوومانە لە کار چالشەکانمانە هەمان بووە زۆرێک لەوانە کە وتویانە مەلەوانیشی زۆر زۆر باش بووە بەڵام لە بۆ نمونە ئاوی دوکان کە ئاوەکە ئیژەر سەدەکەیە زۆر زۆر ینی پلەی گەرمەکەی زۆر نزمە تۆ لە جێوێکی گەرمایە مەلەیتیاکەی دەماری قاچتەوەستێ یان گورچیلەتەوەستی یان تووشی جەڵدەست دەکا ئەبێ بەگرفت بۆ کەسە و ئەخنچێ باشە ئەگەر هاوکارم بتوانێت باڵێن دیمەنی ئێرەم ئاوا بشان بە ئێوە پێم وا بێت زانیاریەکتان دەست کەوتووە کە ئەم کەسە چەند جارێکم ڕۆ ئەم بەرەوبەری ئاوەکە مەلەی کردووە ئەمە تا چەند ڕاستن لە زمانی یەکێک لەو کەسانی کە لێرە بینیوێتی یاڵێ ڕۆژانە من چەند جارێک بینیومە لەم شوێنەیە مەلەی کردووە کە وەکو وتمان کارمەندی یەشێک لەم پرۆژەی پەلەوەرانە بوون بە خێزانی لێرە بوون ئەم کەسە مەلەی کردووە بەڵام کە هەر ئەمڕۆ گەشتیارێکی عەرەب باسی کرد ئەڵێ
هین بووە با بڵێن لەناو ئاوەکەیە خەریک بۆ بخنچێ بەهانایەوە چۆ دەری کردوێتەوە هاتوۆتە ئەم بەریش کە لە کاتی گەڕانەوەیە نخۆم بوو خنکاوە ینی جارێک ڕزگار کراوە کە کەسێکی ڕزگار کردووە ئەو ئافرەتە کەسێکی ڕزگار کردووە خۆی کەسێکی بەڵێ گەشتارێکی عەرەبی ڕزگار کردووە لە کاتی گەڕانەوەیە خۆی خنکاوە ئەم ساڵەمە چەندەمین حاڵەتی یا شێوەیەکەوەکو تیمەکانی غەواسی دوکان بەهانایەوە چوبێتن یان کەسێک کە خنکا بێت لاو دەتێنێت ئەم ساڵ زیاد لە هەش ڕووداوی خنکان هەبووە و بەکار و چالایشیەکیش بۆ ئیشی بەنداوی دوکان ڕۆیشتوین لە ئەم ساڵە لە ناو دوکانە گەشتیارێکی عەرەب خنکا تقریبا لەو ماوەی ڕابردووە ئەوکانی تر مەسەلەن بۆ نمونە بەهاناوە چوو بن ئێستا ئەم کچەی کە لە خنکاوەکەی هین خورماڵ بەڵێ ئەحمەداوە ئێمە چوین ئەوە یەکێک لە خنکاوەکانە لە قەڵاتزێ وەکو تیمی هاوکاری ڕۆیشتین لەوێش کەسێکی بەتەمەن خنکا بوو حاڵەتی خنکان زۆر بەڵێ لە بۆ سەیرانگەی بۆ گرت حاڵەتێکە بووە لە شاخە سوور بەڵێ دوو حاڵەت هەبووە تر ئەمانە ئێمە ئاگادارەکرێنەوە یان لە ڕێگەی بەرگری شارستانیەوە یان هەر کەسێک بێ پەیوەندی بە بەرگری شارستانیەوەکە و ئەوانیش تەلەفۆن بۆ ئێمە ئاکەن و ئێمە ئامادەبین وەڕۆین زۆر باشە ئێستا ئێمە ئەم کەسانەی کە لێرن ویستیان بە بڵێن مەلە بکەن بەڵام ئەمان هاوارێن لێکردن کە لە ئاوەکە بێنە دەرەوە یعنی هەر کەسێک کاک گوتان ئەگەر بێتە ئێرە حەزی لە مەلە بێ مەرج نییە مەلەکە کاکەوە نیە ڕاستە مەرج نییە مەلە بکە بەڵام ئێمە دایما لەسەر ئاوەکان بین شوێنانی کە سەیرانگاکان ئاگاداریانەکەینەوە کە شوێنەکە شیاو نییە تەمان خۆشی ئەزانێت کە شیاو نییە بۆ مەلەکردن بەڵامانی کەسەیەکە لەوانەیە لە مەزبەحێکە لە مەلەوانگەیەکە مەلەیەکی باش بکە بەڵام جیاوازی زۆر زۆرە لە نێوان مەلەوانگە و لە نێوان چەمێکە لە نێوان دەریاچەیەەکە دوجار هەنێک کەس هەیە مەسەلەن فریایەکەوی کە مەلەی کردووە زۆر مەسەلەن ئێمە کە لەو شوێنەیە بووین بەلەمان پێوە و چوین دەستیمان گرتو هێنامەتە درۆیان ئەمەوێ لێرە باسی بەلەمەوانەکانی دوکان دەریاچەکەش و زەیەکەش بکەم دەستخۆشیان لە یەکەم ئەوان کە زۆربەی کات فریاد ڕەسی ئەو کەسانن کە بێهێزە بن مەسەلەن بۆ نمونە لە دەریاچەکە نەفەری بار کردووە مەسەلەن گەشتیار ئەیبا لە ڕێگا کابرا زۆر ڕۆیشتووە کەس نایبینێ لە چاو ون بووە کە هاواری لەکە ئەمانە چێت دەستیەگرێ و فریانەکەی زۆر زۆر دەستخۆشیان لەکەین و لە شەنسەر بنویان زۆر بێت ڕسپاس بە تۆ دیارەمان تیمەکانن لە 5 کەس پێک هاتووە و هەمیشە با بڵێن ڕێنمایی خەڵکەکەن کە کاتێک دەشنام شوێنانە کە ئاوێکی زۆری تایان ئاوی سازگاری تایە زۆر نزیک نەبنەوە هەرچەنداوە چەند جارێک ڕێنماییان بەم گەنجانەدا کە لێرن بەڵام ئەگەر ئێستا هاوکارم دیمەنەکانمان پیشان بە لێرە گەنجێکە بینی چۆتە ناوەڕاستی ئاوەکە مەلاکە ئەمە ڕوبەرەکەی فراوانە زیاتر لە 50 متر بێت واتە کەسێک ئەگەر بێوێت لەم بەری ئاوەکە بڕوا بۆ بەرەوە ئەبێ 50 متر بەناو ئاوە خوڕا ببڕێت ئاوەکەی هەم ساردە هەم خوڕەوە هەم ئەگەر بێت و با بڵێن هێزی تیانەمێنێ یان با بڵێن هیلاک بێت لە ناو ئاوەکە ئەمە ژیانێکەوێتە مەترسیەوە دەبینی و گەنجە لێوە بە پشتەمەلە مەلاکە کەمە مەترسی لەسەر ژیانی خۆی دروستەکە چونکەم ئاوەی کە لێرە هەیە ئاوێکی ساردەوە مەترسیدارە و کەمتر لە ساعاتێک پێش ئێستا تەرمیک هاوڵاتیەکیان گەنجێکی کوردیان لێرە دەرهێنا کە بەهۆی ئەم ئاوە لێرە خنکە هەرچەندە ئەو خۆی مەلەوان بۆ و ڕۆژانە لەم ئاوەدا مەلەی کردو کچێکی خنکاوە بەڵام ئەمڕۆ بەهۆی ئەم ئاوەوە خنکا و جانی لە زابۆیە گرنگە و کەسانەی کە دەچنە و شوێنانەی کە ئاوی بەخوڕی تایە و شارەزای و شوێنە نین بۆ مەلەکردن پابندیە و ڕێنمایانە بن کە بەرگری شارستانی و مەلەوانەکان پێیان دەدەن بۆەوەی ژیانیان پارێزراو بێت. دووبارە سڵاوتان لەبێت ئازانم دەستخۆش بۆ هاوکارمان ڕێباسیوە کە ڕاستەوخۆ چوە شوێنی ڕووداوەکە بۆ ئەوەی کە نوێترین زانیاریەکان بۆ بینەرەکانمان لە فایل و دیاردۆ بگوازێتەوە. کاکسم کۆ ئەو پلانانەی کە هەتانە بۆ توندکردنەوەی بەڕاستی دۆخەکە بۆ ئەوەی ئیتر کەیسی لەو شێوەیە ناڵێن بنەبڕ بکرێ بەڵام کەم بکرێتەوە کە ئیتر ڕووداوەکان بەو شێوەیە لە زیادبووندانە بن.
ئەو پلانانەی کە ئێوە هەتانە چییە و چۆن ڕێنمایی دەدەن بە هاوڵاتیان؟ بڵێ هۆی دوو حاڵەتی جیاوازی خنکانمانەیە حاڵەتێکیان کەوتە ناو ئاوی وەکو ئەوەی لە زیاتر لە ئەحماوا و هاوینەواری ئەحماوە زەڵمەی بینی کەوتە ناو ئەوەی زیاتر گەشتیاری عەرەبە بەس ڕووباری سیروانمانەیە و منتەقەی نەورۆڵی و ناحەی سیروان ئەوانە حاڵەتی خنکانی چا دروسە بێت پار و پێرار کۆمەڵی حاڵەتی خنکان بۆ لێ ئەوانە زیاتر ئێمە تیمادمان لەسەر خەڵکی ئەو سنوورانەیە بڵێن ئەنجومەنی گوندەکان کۆمەڵێک بەلەماوانمان هەیە لەو سنوورانە ئاگادارمان کردوونەتەوە و لە هەنوو شوێنشا کامێرەمان داناوە ئەگەر دڵنیا بینەوە حاڵەتێکی خنکان هەبوو دە 15 ڕۆژ لەمەوە پێش لە ڕووباری سیروان لە گوندی ئیمامی زامن بەهۆی حاڵەتی کامێرەوە دڵنیا بوونەوە لەوەی کە ئەم کەسە خنکاوە و لەو شوێنانی تریش کە پرۆژەی گەشتیاری هەیە ئەو خاوەن پرۆژانە ئاگادار کراونەتەوە لەوەی کە بەڕاستی چاودێری خەڵکی گەشتیارکەن بەداخەوە ئەمە و حاڵەتەتان باس کرد زۆر جار لەژێر ئەو لەوحەی نووسراوە لێرە مەلەکردن قەدەغەیە یعنی مەلەی تیاکرێ ئەمە ئەبێ وەک سەرپێچێکی یاسایی بدرێت لە تۆمار چونکە بەڕاستی ئەگەر بێت و کۆمەڵی ڕێوشوێن هەیە نەیگرینە بەر پێم وایە وەک جەنابوت و لە حاڵەت لە دیاردا و ئەوانە لە حاڵەتە نامێنێ بێ بە دیاردە ئێستا وای لاتۆ لە هەموو کورسانە بەداخۆ بۆ بە دیاردە بەس لە شوێنەکان بۆ بە حاڵەت بەڵامی بە دوواداچوونەکان بەردەوام لیژ نەمانێ ئێمە ئێستاتونترکەنەوە نزیکەی 2 مانگ لەوە پێش کۆبوونێکمان کرد لەگەڵ جەنابی پارێزگارە من پێشنیارێکم بۆ کرد کە بەڕاستی تیمێکی تایبەت بە سەرپەرشتیکردن و چاودێریکردنی ناوچە گەشتیاریەکان دابنین لە هەموو لایەنە پەیوەندیدارەکانی تیابێت بۆ ئەوەی زیاد بەردەوام کۆمەڵێک زانیاری و ڕێنماییە بدرێت بە ئەو دوو کاندار و خاوەن شوێنانەی کە لەوێ کە ئەمە یەکێکە لەو حاڵەتانی گیراوەتە بەر دەستان خۆش بێت زۆر سپاس کاک ئارام بەڕاستی گرنگە بەلامەوە بزانمەک وەک تیمەکانتان ئەو شتە گرنگانەی ئەو کەلوپەلانەی ئەو کەرەستانەی کە پێویستە هەبێت بۆ دۆزینەوەی تەرمێک کاردۆ باسی لەوە کرد کە پشتیان بە کەرەستەکانی ئێوە بەستەوە بنمونە کامێرەی ژێر ئاوە ئەو شتانەی کە پێویستە ئێوە ئەم شتانەتان هەمووی هەیە یعنی ستاندارد بۆ نمونە ئەگەر ئێمە وڵاتان وەربگرین لە وڵاتان بۆ دۆزینەوەی تەرمێک ئەو پێداویستیانە چییە کە پێیانە و ئایا ئەمانە لە لای ئێوە بوونی هەیە؟ ئەتوان بڵم تا ڕادێکی باش و کەلوپەلانمان هەیە لە بابەتی کامێرە لە بابەتی ئەشعاع ئێکزڕەی لە بابەتی دیاریکردنی پلەی گەرمی لەو شوێنەدا بەڵام پێشتر وتم ئەم ئامێرانە ساڵ بە ساڵ پێویستی بە کڕینی ئامێت زیاترمان پێویستە بۆی کە ئامری نوێ بکڕین و ماوەیان پێویستیان بە ئەپدەیتی تازە هەیە یعنی ئەمە ناکاتەوەی کە بڵین هیچمان نییە ناشکات بڵین هەموو شتێکیشمان لەبەردەستەیە بەڵام تا ڕادێکی زۆر باش کەلوپەلمان لەبەردەستەیە چونکە بابەتی ڕزگار دەرهێنانی تەرم ئەتوان بڵم تا هێزێکی جەسەتی هێزێکی مرۆیی زیاتر پێویستە ڕاستە ئامێر هاوکارێکی باش بێت بەڵام زیاتر پێویستمان بە دەستێکی مرۆیی هەیە بۆی کە ئەو کارمەندە کە بتوانێت لە ژێرەوە چۆن ئامێرەکە هەم بەکار بێنێ هەم چۆن خۆی بتوانێت ئەو جەنازە بدۆزێتەوە و دەری بێنێت چی دەبێتە ئاستەنگ بۆ ئێوە کاک ئارام لە ئەسنای کارەکانتانە بەپی ئەم برا بەڕێزانە باسییان کرد پێشتر ئاستەنگەکان لە شوێنێک بۆ شوێنێک ترە گۆڕێ لەو شوێنانی کە ئاوەکە بڵێن خوڕە یاخود شەلالاتەیە بەدڵنیای ئەوە بێ بە هۆکار لە هەندێ شوێنمانەیە لیتەمانەیە کابێ بە هۆکار هەندێک شوێنمان هەیە مەنگی ئاوەکە ینی قوڕاییان قوڕاویان لێڵی ئاوەکە ئەبێدا ئاستەنگ بەڵام لە کۆتایانی هەندێک کات ئەم تەرمانە بۆی گیربوونیان لە شتێکەوە یاخود ئەتوان بڵێم بۆی کە دوورکەوتنەوەی تەرمەکە لەو شوێنەی کە کەوتۆتە نایی کامانە هەمیە بێتەوەی ئاستان کە بتوانین کەمێک تاخیرتریان درەنگتر بتوانین کە تەرمەکە بدۆزینەوە بەڵێ هەوڵتان ناوە ڕێکارەکان تونترکەنەوە کاگاران بۆ ئەوەی ئەم دقیقە قسە بۆ بەڕێستانەکەم تابلوی نوێمان بە پلێت دابش کردو بەسەر ئەو شوێنانی کە لە سنووی بەڕێبەراتیمان کە مەترسیان هەیە هاوڵاتی بچنە ناو ئاوەکانە و ببێتەوە ڕووداوی نەخوازرا و وەزایدەن ئێمە تیمەکانمان ئاگادار کردوتەوە سەرجەم ڕۆژە پشوەکان وە سەرجەم بۆنەکان وە سەرجەم ڕۆژانی پێنجشەمان جومعان شەمان دەوریاتەکەن لەو شوێنانەی کە ئەوان تیمەکان شارەزان تیمە لە سنووری خۆیان کارکردنی خۆیان شارەزایە ئەو شوێنانی کە مەترسیانێ هاوڵاتی بچێتە ناوی و ڕووداوی نەخوازرا بە دوای خۆ بنە کە بە بەردەوامی دەوریاتەکە ئەگەر هاوڵاتێک لە ناو ئەوەکە بێت ئاگادارێکە بە هاتنە دەرەوەی و ئەگەر هاوڵاتێک ئەتوان بڵێم ئەو کاتێک کاکێتەوە ئەو تیمانە نزیک بن بتوانن بە زووترین کات ڕزگاری بکەن وەکو کۆتا پرسیار ڕێنمایی ئێوە بۆ هاوڵاتیان چییە بە تایبەت کە دەچنا ئەو ناوچە گەشتیاریانە و بۆ لای دەریاچەی دووکان و بۆن ئەو شۆنانەی کە ئاوی لێیە بەڕاستی ینی ئەمە وەکل بە درێژایی بەرنامەکە باسمان کرد بەشێکی زۆری هۆکارەکان هاوڵاتیان خۆیانن
ڕێنمای ئێوە بۆ هاوڵاتیان چیە؟ ئێمە لێرە داواکەین تکایە هاوڵاتی مەچۆر ناو ئاوە بە مەبەستی مەلەکردن بێ یاریکردن بێ وێنەگرتن بێ هەن هەر هۆکارێکی تر بێ تەنها ئەو شوێنانەی کە مۆڵەتیانێ و ڕێگە پێتراون تەنها ئەوانە تایبەت کراون بە بابەتی مەلەکردن بەدەر لەوە سەلابن نابی ژیانە پارێزراو نابێت ئەگە بچیتە ئەو شوێنانەوە. دەستخۆش زۆر سپاس کاکە کاردۆ. یەک دوو پرسیارم ماوە ئەگەر برادران تۆزێ کاتم بنێ من پرسیارەکانت لێکم تۆش بە کورتی جوابم بەرەوە. یەکەمیان دۆزینەوەی تەرم بووەتە بازرگانی؟ تا ڕادەیەک زۆر جار دەبینین کە سوکاری قوربانیەکە لە دەوری ئاوەکە کۆبوونەتەوە چەند ڕۆژێکە شەو و ڕۆژ چاوەڕێی ئەوەن کەسێک هەواڵێکیان پێ بدا تەرمەکەیان بدۆزێتەوە تیمەکان بە بەردەوامی بە دڵسۆزانە هەمووان دەگەڕێن بۆ دۆزینەوەی تەرمەکە بەڵام لەو لاوە دەبینیت کەسانێک خۆیان دەکەنە پاڵەوان و دەڵێن ئێمە دەتوانین لە کەمترین کاتە تەرمەکەت بۆ بدۆزینەوە. ئەمە ڕەنگە لە پشتی شەوە داوای پارە بکرێ یان کڕینی پێداویستیەکان بکرێ. جا من بۆیە ئەم پرسیارم کرد لێرە و لەوێ ئەم شتانە دەبیستین بەڵام ئێوە کە لە نزیکەوە لە ناو ڕووداوەکان شتێک زانیت لەسەرم بابەتە شتێکە زانم بەڵام کەواتە دۆزینەوەی تەرم تا ڕادێک بووەتە بازرگانی تا ڕادەیەک لە هەندێک ناوچە بەداخەوە ئێمە ینی جەنابەت کە پرسیارەکەت کرد دیارە پرسیاری خەڵکت بۆ هاتووە ئاگادار کراونەوە ئێمەش بە هەمان شێوەی ئێوە ئاگادار کراوینەتەوە کە بۆچی ئەم حاڵەتە ڕوویاوە ئایا ئێوەن ئایا ئێوەنین ئەمەی وای کردووە ئێستا کۆمەڵی خەڵک بەداخەوە بۆ سوۆسیال میدیا بۆ ئەکتیڤبوونی سوۆسیال میدیاکەیان یەن بازرگانی بەم حاڵەتانەواکەن یعنی ئێمە کە ئەچینە شوێنێک کە تەرمێگە بێت جنابی کاکسمکۆ سەیدی ڕایداگەدارە ئێمە کە چوونێتە هەر شوێنێک پەیوەندیمان بە وحدەی ئیداری ئەو شوێنەوە کردو بۆ لەبەرەوەی ئیستیغلال نەکرێن بۆ هیچ شتێک هیچ کەسێک نەتوانێت ئیستیغلالیان بکات بۆ خۆیان بۆ بەرامی شخصی بەداخەوە لە بەعزێ شوێن ئەی بینیت کۆمەڵی خەڵک کە شارەزاییەکی نییە یعنی ئێمە دوێنە و پێرێ لە کەلار بینیمان تیمێکی زۆر شارەزا لە سۆرانەوە ئەتوانە بڵم شارەزایەکی زۆر باشیان هەیە یەکێک لە باشترین غەواستەکان ڕەنگە لەوێ بێت بەڵام ئەمە حاڵەتێکیان لەسەر دروستکردن کە ئەم تیمە نابێ بێت تێرە ئەگەر ئەوان بێن ئێمە وەکو خۆبەخشەکان بەشداری ناکەین ئەمە بوو بە سەرێشە بۆ ئێمەش و بۆ ئەو خەڵکەش و وەکو بڵێ باری میوانداری ئەو گەرمیانیانە ئەو هەڵوێستە جوانەی هەیەیان بوو خەریب و ناشری نەکرا بەداخەوە بەڵام خۆشبەختانە خەڵکی گەرمیان چاوکراوانەتر هاتن بەدەم حاڵەتەکەەوە پێشوازێکی گەرمان لە تیمی بەرگری سۆران کرد کە ئەوان غەواسی زۆر شارەزایان هەیە زۆر باشن تاوەمان لێکردن بتوانن بێنەوە لەگەڵمان ناوها کارمان بن بەداخەوە لەبەر مەرامی شخصی خەریک بوو هەوڵەدا ئەو برایەتیە ئەو کوردایەتە جوانەی کە تیمێک لە سۆرانەوە هاتووە بۆ هاوکاری براکانی لە گەرمیان ئێمە لە سلێمانیەوە چوین بۆ گەرمیان تەواوی شوێنەکانی تر ئەو خەڵکە بخۆبەخشە ئەو گەنجە خوێن گەرمانە کە هاتوونەتەوە خەریب بوو بۆ مەرامی شخصی بۆ ڕقی شخصی استیغلالەکرا بەڵام سوپاس بخوا بە زووترین کات توانرا کۆنتڕۆل بکرێتەوە هیوای ئەوەن ئەو حاڵەتە نەمێنێت چونکە کە سوکاری قوربانیەکە ینی جەرگیان سوتاوە چاوەڕێ ئەوەن کە تەرمەکەیان بدۆزرێتەوە بەڕاستی هی ئەوە نین لەو کاتەیە ئەو دژایەتی و ململانەیە ڕایادیکردن بە عاتیفەیان زۆر ناخۆشە یعنی ئەگەر ببین لە سوۆسیال میدیا ڕسمێکی تەرمەکەدانێن ڕسمێکی ئەو کەسێک کە خنکا و کۆمەڵێک سر و دووەم سەراوسەریە خەنە سەر یعنی ئەگەر دایک و باوکی ئەو کەسەیان حاڵەتێککە هەیە ڕەنگە گەورەم ئاگادار بێت لە زۆر شوێن ئەچن ڕسمی ئەو جەنازەی کە دۆزراوەتەوە ئەو تەرمی کە دۆزراوەتەوە بڵاویەکەنەوە لە سوۆسیال میدیا ئەمە ئازارێکە برینێک دۆزینەوەی تەرمەکەەوە تۆ لە سوۆسیال میدیا بزەبت ئەمە برینێکە بۆ هەتایە بۆ ئەو عیلە من لەو کەسانە ناپرسم کەم ڕسمانە بڵاوەکەنەوە خۆیان پێیان خۆشە کەسێکی دەرەجەیەکی عیلەکەیان کە تووشی حاڵەتێک لەم شتانە بێت وێنەکەی بچێتە سوۆسیال میدیا و بۆ هەتایە بمێنێتەوە خۆیان پێیان خۆشە ئەمە کێشەکان باشە یەکێکی تر لەو پرسیاراری کە بەڕاستی بەلامەوە گرنگ بوو لە دەریاچەی دوکان کۆمەڵێک بەلەم و ماتۆری ئاوی دەبینین کە نازانام یعنی بەڕاستی لەو بەلەمانەدا هیچ هینێکی تەندروستییانە ماتۆری جێتسکی وڵی نازام نایچێ ماتۆڕەکە بەزەوە نازام لە ناو دەریاچە ماتۆری لێیە و خەڵک بە پارە دەچن حەز دەکەن خۆیان ماتۆڕەکە لە ناو ئاوەکەدا لێ بخۆن ئەمە گرفتی دروست کردووە ئەمەش هۆکارێکی ترنیە بۆ زیادبوونی حاڵەتەکان مەرجە ئەوانەی کە ئەم ماتۆڕانە لێ دەخڕن هەمویان شارەزاییان هەبێ یاخود ئەو بەلەمانێک کە لە ناو دەریاچەی دوکاندان هیچ مەرجێکی دروست و سەلامەتیان تێدایە ئێمە لە چوارچەوەی لیژنەی ئەمنی قایمقامەتی قەزای دوکان پێم وتیت بە سەرپەرشتی جەنابی قایمقام هەفتانە کۆبوونەوەمان هەیە لەم کۆبوونەوەانە دوایین پێشهاتەکان گەڵاڵاکەین لەگەڵێکتر و بەڕاوێژ لەگەڵ هەمومان باشترین ڕێگەدانین لە پێناو سەلامەتی گیانی گەشتیاران و هاوڵاتیانی سنوورەکە و لەو چوارچێوێژدا ئەوەی کە ئەم ماوەی پێشوو لە ماوەی ئەم مانگ دوومانگەیە تووشمان بووە حاڵەتێکی تازە بوونی ماتۆری جێتسکی بە شێوازێکی بەرفراوان لەسەر دەریاچەی دوکان ئەم ماتۆڕانە ئەوەنەی ئێمە لەوێ درکمان بە مەترسیەکە کردووە خێرایەکی زۆریان هەیە کۆنتڕۆلکردنیان قورسە
لەبەرەوەی تەسەورەکەم تا 80 تا 100 سیارە بڕۆن لە ناو ئاوایە لە هەمان کاتا کەسێکیش هەیە مەلە ئەکات ئەم کەسە کە مەلە ئەکات بەشێکی زۆر کەمی جەستەی بە دەرەوەی ینی ئەم کەسە کە ئەم ماتۆڕە بەم خێراییە وەرئەبینێت زۆر جار بەلەمیێتە بەردەمی ناتوانێت فریا بکەوێت کۆنتترۆلی خۆی بکات چ جای ئەوەی کەسێک ینی لە ماوەی ساڵ و نیوەگەونی من ئاگادار بم زیاد لە 5 حاڵەتمان هەبووە کە ئەم ماتۆڕانە هاتوونەتە قەراغ دەریاچەکە خۆیان کێشاوە بە هەوڵاتیانە بەڵام ئێمە وەکو قایم قامێت لە لیژنەی ئەمری قایم قامێت بەتەئکید جەنابی کاکسیروان کۆمەڵک ڕێکارمانداناوە بۆ بەکارهێنانی ئەمان هەروەک چۆن بۆ ناوچە گەشتیاریەکان بۆ سەیرانگاکان کۆمەڵە ڕێکارمانداناوە لەوانە تەلبەندکردنی شوێنەکەی لەوانە ئەو گەشتیارەکە ئاچێتە ئەو شوێنەکە ئەچێتە هاوین هاوارگەکە چۆن کە برێک حزەکات بڕۆشەرێکشی ئاەتێت کە پێویستە ئەم خاڵانە بکات ئەمانە ڕێگە پێدرا ئەمە ڕێگە پێنەدراونیە چۆن خەمی ژینگەکەشمانە ئاواش خەمی گیان سەلامەتی گیانی هاوڵاتیانمانە بەلەمەکان من ئەمێ لێرەوە دەستخۆشیان لێ بکەم بەڕاستی زۆر هاوکارمانن ئەوانیش لە ماوەی پار نزیکی 12 کەسیان لە خنکان ڕزگار کردو زۆر هاوکارمانن و ئەوانیش ئێمەش کۆمەڵە ڕێکارمانداناوە بۆ بەلەمەکان کە ژماری سەرنشینەکانیان ڕێکخستراوە بۆیان بەپێی بەلەمەکانیان بەلەم هەیە لە 4 کە زیاتر نابێت سەرکەوێت بەستنی هێلێکی سەلامەتی ئەگەر هاتوو ئەو کەسە هێلێکی لەبەرا بێت ئەگەر بشکەوێتە ئاوەکە ئەگەر بەلەمەکە هەڵیش بگەڕێتەوە ئەم کەسە سەلامەتە هیچی لە نایەت تیمەکان بە زووی یەگەنە پابەندن بە ڕێنمایەکانی باشە زۆر بە کورتی ڕێکارەکان لە میوانەکانی ترم پرسی ئەمەوە لە ئێوەش بپرسم بزانم ئەو ڕێکارانە چینکە ڕێکارەکان ئێمە لە تازەترین ڕێکاریانە جەنابی قایمقام ڕایس پاردوین کە لیژنەیەک دەرەچێت بە هاوبەشی برادرانی ئاسایش پۆلیسی دوکان وەروە برادرانی بەرگری شارستانی کە ئەمان لە ڕۆژە پشوەکاندا بە هاوکاری تیمەکانی ئێمە لە ناو ئەو تیمەکانی تر وەکو هێزەکانی ئاسایش و پۆلیس لە دەرەوە هاوکارمانن ئێمە ئەو ماتۆڕانەی کە لە نزیک ئەو ناوچانەی کە هاوڵاتیان لە ئاوەکە زۆر نزیکە بنەوە کە لەوێ یاری بە بەلەمەکانیانەکەن بەم ماتۆڕاناکەن هەرکی ئێمە دووریانە خینەوە و هەروەها ئەو بەلەمانەی کە لەوێن ژمارە گەشتیار ڕێک بخەن و پشتێنی سەلامەتی بەکاربێنن بەم شێوازە تا ڕادەیەک توانیمانە کۆنتترۆلی دەریاچەکە بکەین. دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ هەرێک لە میوانەکانم سمکۆ سالار قایم قامی هەڵەبجە ڕائید ئارام عەلی وتەبێژی بەرگری شارستانی سلێمانی کاردۆ عەبدوڵڵا ئەفسەر لە بەرگری و فریاکەوتن سپاس کە ئەم ئێوارەی لەگەڵ من ئامادەیتان هەبوو کۆمەڵێک ڕێنمایی زۆر گرنگ و پێویستان بە بینەرەکانمان و بە ئەو گەشتیارانەدا کە بۆ گەشت ڕوودەکەنە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان تکامان وایە خوشکان برایان کە دەچنە ئەو ناوچە گەشتیاریانە بەڕاستی ئەو دەریاچانە هی مەلەکردن نییە ئەگەر تۆ دەتەوێت مەلە بکەی بچۆ لە مەلەوانگەکاندا مەلە بکە یعنی چەند بە خۆت بڵێ من مەلەوانێکی زۆر باشم بەڵام دوجار ئەو دەریاچانە سەختی شوێنەکانی ساردی ئاوەکە بەڕاستی هی ئەوە نییە کە تۆ ژیانی خۆت بخەیتە مەترسیە و لەو دەریاچانەدا مەلە بکەی تکایە بۆ گرتنی وێنەیەک لە لای ئاوەکە ژیانی خۆت مەخەرە مەترسیەوە دەتوانی لە دووریشەوە وێنەکەت بگری و ئاوەکەش لە پشتەوە دەربکەوێ با هەمومان هاوکار بین هەمومان هاوکاری ئەم تیمانە بین با هەمومان ڕێگری بکەین لە زیادبوونی حاڵەتەکانی خنکان با ئیتر جەرگی هیچ دایکێک نەسووتێ ماڵی هیچ کەسێک وێران نەبێ با کە بەخۆشی و شادی و دڵخۆشیەوە دەچینە ناوچە گەشتیاریەکان بە پرسە و خەم و فرمێسک و گریانەوە نەگەڕێنەوە بۆ ماڵەوە بە هیوای ئەوەی کە جارێکی تر لەسەر ئەم بابەتە بەرنامە نەکەینەوە کەمترین حاڵەتەکانی خنکان لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان ڕوو بدا. سوپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەریکی نوێ لەگەڵتان دەبم شاد و بەختەوەر بن.